داگیرکاری زەوی لە سلێمانی گەیشتووە بە ئاستێک کە هەموو لایەک هاواری لێ هەڵساوە و داوای ڕاگررتنی ئەو زیادە ڕۆیی و سەرڕۆیانە دەکرێت کە دەکرێتە سەر زەویەکانی سلێمانی. سەرۆکی لیژنەی پلان و پرۆژە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت سەرخاڵی ئەوەن شارەوانی وەبەرهێنان بهێنە ناو ئەنجومەنی پارێزگا و ڕوونکردنەوە بدەن کە چۆن لە ماوەی ڕابردوو ئەو زەویانە تەخشان و پەخشانی پێوەکراوە و کێ لە پشتیەوە بووە. یەک لە سەر سێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەتوانن بە پێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگا هەر بابەتێک کە گرنگ بێ بابەتی ڕۆژ بێت پەیوەندی بە بەرژەوەندی هاوڵاتیانەوە هەبێت پەیوەندی بەلایەنی گشتیەوە هەبێت بە یەک لە سەر سێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئێمە ئەتوانین ئیمزا کۆ بکەینەوە واتە بە 11 واژۆی 11 ئەندامی ئەنجومەنی پارێزگا هەر بابەتێکمان بێ دەتوانین بیدێنە دەستەی سەرۆکایەتی ئەو ئەوانیش بیخەنە بەرنامەی کاریانەوە. ئێمە ئەوەی ئەرکی ئێمەیە هەم بە پێی پەیڕەو بە پێی یاسا ئەمە خێنە ناو ئەجەندای کۆبوونەوە و هەر نووسراوێکشمان کرد بێت بۆ لایەنی پەیوەندیدار داوای ئامادەبوونیمان کرد بێت بە پێی یاسا و ڕێنمایەکان بووە. پێویستە هەموو لایەنەکان کە لە سنووری پارێزگای سلێمانیان لە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای سلێمانیان بە پێی یاسا دەبێت جوابی نووسراوەکانمان بێن بدەنەوە و بەدەم بانگهێشتکردەکەمانەوە بێن و لە حاڵەتێکە ئەگەر ناهاتن ئەو کاتە گومانی زیاترەکەوێتە سەر ئیش و کارەکانیان. باز لەوە دەکرێت هەموارنەکردنەوەی یاسای وەبەرهێنان بۆتە مێرگێک بۆ سەوزبوونی گەندەڵی و داگیرکاری زەوی. پێویستە دەستی ئەو لایەنانە ئاشکرا بکرێت و گۆڕانکاریەکان تەنها قسە و باس و تەسویە حیسابات نەبێت و لە بەرژەوەندی گشتیدا بڕیار بدرێت. بەداخەوە قانونی وەبەرهێنان بۆتە مێرجێک بۆ سەوزبوونی گەندەڵی و یەکێک لە هۆکارەکانی ئەم بەهەدەردانە بەڕاستی برێتێ لە قانونی وەبەرهێنان کە ئەمە دووخلی پەرلەمانە هەموار پێشکەشەکرێ لە ڕاستیە پێشنیاز و پرۆژە پێشکەشەکرێ بۆ هەموارکردنەوە یاسای وەبەرهێنان بۆی ڕێگە بگرێت لەم گەندەڵێ بەڵام بەداخەوە خوێندنەوەی دومی بۆ ناکرێ و ناهێڵن. بۆیە ئێستا ینی ئەمریکا ئەوترێ هەندێک لەم ئیجراعاتانە بەڕاستی شتێکی کەمە. دووەم ئێمە هیوادارین ئەم ئیجراعاتانە یەکەم بەڕێکارە ئوسوڵی و قانونیەکان بێ و لە ڕێگەی دام و دەستگا حیزبیەکانەوە بێ لە ڕێی عفوم دام و دەستگا حکومیەکانەوە بێ نەک مؤسساتی حیزبی. لە هەمووی گرنگتریش ئەوەیەکە ئەم ڕێکارانە بەرپرسە باڵاکانیش بگرێتەوە کە سەد ڕۆژەکان بگرێن نەک بۆ شوێنەوەنی و شاردنەوەی بابەتەکە هەندێک خەڵک لە خوارەوە بگیرێ بەڵام دزە گەورەکانیش وەکو بەرزەکی بانان بۆی دەچن. ئەو زەویانەی ئیفراز کراون دەوترێت بەشێکی لە ڕێگەی دەڵاڵەوە کراوە و 5 کەسیش دەستگیر کراوە. پێشتری شارەوانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانە هێزێکی ئەمنی هێنایە سەر شارەوانی و ئێستاژە و هێزا ناوبەناو دێنە سەر شارەوانی بەڵام دەوترێت پێویستە ئەو دەستە گەورانەش ئاشکرا بکرێن کە لە پشتی دەڵاڵەکانەوەن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.